هەرچەندە ئێشتا ئەنجامی فەرمی هەڵبژاردنی پەرلەمانی کوردستان دیار نییە، بەڵام زۆرینەی ئاماژەکان بۆەوە دەچن حکوومەتی داهاتوو بچووکتر بێ لەوەی ئێستا، بە جۆرێک ژمارەی وەزارەتەکان بگاتە نیوەی ئەو ژمارەی ئێستا هەیە. وەزیرێکی حکوومەتی هەرێمی کوردستان بە کوردستان 24 وت بڕیارەکە بەر لەوەی جێبەجێ بکرێ پێویستە باش دراسە بکرێ، چونکە ڕەنگە لێکەوتەی خراپیشی هەبێ. ئێمە گەورەتر دەبێت ئەو بڕیارە بدا و هەموو حزبەکان پێکەوە، ئەوە تەنیا وەزیرە و یان پارتی بە تەنیا ناتوانین، دەبێت هەموو پێکەوە لە پەرلەمان ئەو بڕیارە بدرێت. پێ دوایە بڕیارە سەرکەوتوو بێ، قازانجی چیە بێ بۆ خەڵکەوە؟ واللهی مهم جەوهەری ئیشەکانە کە بتوانێت زیاتر خزمەت بکرێت، شەرط نییە وەزارەت کەم بکرێتەوە. پێ دوایە ئەگە کەم بکرێتەوە خزمەتەکان زیاترە بن، شەرط نییە، شارە بگەڕێتەوە، شەرط نییە ناکرێ بەزیان بکەوێتەوە، دەبێت باش دراسە بکرێت. لە ناو پەرلەمانی داهاتووشدا پرۆژەکە پاڵپشتی باشی هەیە، ئەوە تا ئەم پەرلەمانتارە پێی وایە گەر حکوومەت بچووک بکرێتەوە بەشێکی زۆری داهاتەکان دەگەڕێتەوە. ئێمە لەگەڵە دەین کە حکوومەت لە 18 وەزارەت بچووک بکرێتەوە بۆ 11-12، ئەمەش لەم کاتە پێویستە لەبەرەوە ئێستاما باش ئەزانین کە هەرێمی کوردستان کە قەیرانی دارایی تێدایە بۆ ئەوەی کەمکردنەوەی ئەم قەیرانە و پێویستەکە بە تەوافق و بەڕێکەوتنی لایەنە سیاسەکانەوە پەرلەمان. ئەوەیەم پرۆژەیە لەوانەی پێشخۆی جیا دەکاتەوە، ئەوەیە تا ئێستا هیچ لایەنێک دژایەتی خۆی بۆی دەرنەبڕیوە، بەوانەشەوە کە خۆیان وەگۆ پۆزیسیۆن ناودێر کردبوو. ئەو زۆروبۆریە باش نییە ئەگەر تەرشیقی و چەند کەسێکی تکنۆقرات بن و لە دەرەوەی حیزبەکانیش بن هەر زۆر باش. ئێستا پەیکەری حکوومەتی هەرێمی کوردستان لە 21 وەزارەت و 2 وەزیری هەرێم و چەندین دەستە و فەرمانگا پێک دێ، بەڵام وەک کوردستان 24 زانیوێتی بڕیارە لە کابینی داهاتوودا بۆ تەنها 11 وەزارەت کەم بکرێتەوە، بە شێوەیەک ئەو وەزارەت و دەستانی لە یەکتریەوە نزیکن بکرێن بە یەک. بڵێسە شاوەیس، کوردستان 24 هەولێر.